لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان، لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگ بوون کە ئەم بەرنامەیەکی زنجیرەییە، یعنی هەر لە بەرنامە یەکەم تاکو کە ئەو بەرنامەی کە ئێستا یەکەمە تێدانە کە 64مین بەرنامەی هەمووی باسی یەک بابەتەکە، هەموو یەک پاکێجە، هەموو یەک بابەتە، ئەویش باسی پێشەنگبوون دەکا. بە عیبارەتێکی کورت ئەم بەرنامەی باسی ئەوە دەکا کە چۆن بتوانی پێشەنگێکی چاک و پاک دروست بکەین، پێشەنگێک دروست بکەین کە خاوەن پێیان بوو. وەکو دیارە هەموو زانستێک کە بنەما و بنچینەی هەیە، هەموو کارێک بنەما و بنچینەیە، بەڵام بە هەمان شێوە کاری پێشەنگبوون یان دروستکردنی کەسێکی پێشەنگی چاکدا کە بنەما و بنچینەی هەیە، کە ئێمە باسمان کرد کە 5 بنچینەی سەرەکیمان هەیە کە بتوانی کەسێکی پێشەنگ دروست بکەین. تاکو ئێستا کە ئێمە تا ئەو بەرنامەیە کە باسی 3 بنچینەمان کردیا، کە لە بنچینەی سێمە بنچینەیەکەم باسمان کرد کە پێویستە کەسی پێشەنگ بەهای هەبی. لەم بەهانە بەهای ئیمانیمان باس کردیە، بەهای دەرونیمان باس کردێ، بەهای ئەخلاقیمان باس کردێ، بەهای ئەزمونیمان باس کردێ، بەهای بەخشینمان باس کردیا، کە ئەمانە شەریەکەی چەند بەرنامەیەکی لەسەر کراوە، چەند خاڵێک لە خۆ گرتووە. لە پاشەوە بنچینەی دووەم هاتینە سەری کە ئەویش بریتیوە لە پلاندانان. پێویستە کەسی پێشەنگ پلانی هەبێ، هەروە ڕێکخراوی پێشەنگ پلانی هەبێ، هەروە دەوڵەتی پێشەنگ پلانی هەبێ لە بواردا لەو بواری دەهوەیە کە تێدا بێتە پێشەنگ. هەروە کاتێک ئەم بوارە دیاری دەکا کە پێویستە دید و ئامانجەکانی ئەو بوارەش دیار بکەمە، بەستەکەی چییە لەو بوارە ئیشکردندا. لە پاشەوەی پلەبەندی لە ئامانجەکانی، لە پاشەوەی هاوسەنجی دروستکردن لە بابەتەکان کە هەندێک بابەتەیە کە باسمان کردی کە پێویستە کەسی پێشەنگ یان ڕێکخراوی پێشەنگ یان دەوڵەتی پێشەنگ لەم بواراندا پێویستە هاوسەنجی دروست بکە. هەروەها پێویستە پلانی هەبێ بۆ زانست و زانیاری، هەروە پلانیش هەبێ بۆ ساماندا. ئەمانە کە دوو بنچینەی سەرەکی بوو. هاتینە سەر بنچینەی سێم کە کەسی پێشەنگ گرنگی پێویستە پەیوەندیەکانی خۆی ڕێکبێخی. یەکەم پەیوەندی کە باسمان کردووە کە پاش پەیوەندی دروست کرد، پەیوەندێکی بەهێزی هەبێ، پەیوەندێکی ئیمانی توندۆتۆڵی هەبێت لەگەڵ ذاتی باری، لەگەڵ پەروەردگاردا، لەگەڵ الله تەعالادا. لە پاشەوە باسی 5 پەیوەندیمان کردی کە پێویستە ئەو پەیوەندیانە ئەم مرۆڤە پێشەنگە یان ئەم ڕێکخراوە پێشەنگە ڕێکی بێخی. یەکەمیان باسمان کردی پەیوەندی لەگەڵ خودی خۆی، ئەوەی چەند خاڵێکی لە خۆی گرتێ. لە پاشەوەی پەیوەندی لەگەڵ خەڵکدا کە چۆن دەتوانی ئەو پەیوەندی لەگەڵ خەڵکدا ڕێک بخی، بۆ ئەوەی چی؟ بۆ ئەوەی مەبەستەکەی ئەم پەیوەندیە مەبەستەکەی پەیوەندی دروستەکە، مەبەستەکەی ئەو پەیوەندی غایەتێکی گەورەترە کە گەیانی ئەو پەیامەیە، ئەم دید و ئامانجانەیە لەلایەتی بگەینتە خەڵکدا. هاتینە سەر سێم پەیوەندی کە لە بەرنامەی سێم کە باسمان کرد کە پەیوەندی لەگەڵ دروستکردن لەگەڵ خاوەن هێزەکان و دەسەڵاتدارەکاندا. وەکو لە بەرنامەی پێشوودا باسمان کرد کە خاوەن دەسەڵاتدارەکان کەوەکانی دەسەڵاتی ڕامیاریان هەیە، دەسەڵاتی ڕاگەیانیان هەیە، دەسەڵاتی داراییان هەیە، دەسەڵاتی زانستیان هەیە، دەسەڵاتی کۆمەڵایەتیانی هەن، هەر دەسەڵاتێک لە هەر بوارێک ئەم ئینسانە هەیەی هێزێکی هەیە لەم بوارەدا. کەسی پێشەنگ بەپێی لە سنووری شەرعدا ئەم کەسە بەکار بهێنی بۆ گەیاندنی ئەو پەیامەدا. وەکو باسمان کرد ئەم جۆرە پەیوەندیە پێویستە لەسەر بنچینەیەکی شەرعدا بێ، لەسەر بنچینەیە بێ کە ئەم کەسە پێشەنگە کەس بیست ڕێکخراویان دەوڵەتی تەنازل نەکا لە چی لە بیر و باوەڕی خۆی لە پەیامی خۆیدا. وەکو ئێستا کە ئێمە دەمان هەیە باسی بکەین کە دەینە سەر 5 خاڵی سەرەکی. هەر خاڵێکدا یان دوو خاڵێکدا لە بەرنمەیەکدا باز دەکەین کە ئەم پەیوەندیە لەگەر خاوەن دەسەڵاتدارەکان چۆن مامەڵەی لەگەر بکرێت. گومان لەوەیدا نییە کە خاوەن دەسەڵاتەکان ئەوانیش بە هەمان شێوە کە دیدیان هەیە، ئامانجیان هەیە، حزبیان هەیە، فەلسفەیەکی دیاریکراویان، ئەخلاقێکی دیاریکراویان هەیە، کە ئێمە دێین ئەم جۆرە پەیوەندیانە دروست دەکەین
کە یەکەمیان دەبی ئێمە هەوڵ بدەین پەیوەندیەکی فراوان دروست بکەین کە خاڵی یەکەم بۆ ئەوی پەیوەندیمان دروست بی لەگەر ئەو کەسانی کە خاوەن هێز و خاوەن دەسەڵاتن پەیوەندیەکی فراوان بی هەموو ئەو کەسانە بگرێتەوە کە لە ڕووی هێزدا جا هەر هێزێکیان هەیە هەر دەسەڵاتێکیان هەیە ئەم جۆرە پەیوەندیە بەهێزکەین بۆ مەترسی ئاگادار بین ئێمە مەترسیمان نەبین لە فراوانکردنی ئەم جۆرە پەیوەندیە زۆر جاروەیە ئێمە خۆمان دەگرین لە دروستکردنی پەیوەندی لەگەر خاوەن دەسەڵات و هێزەکاندا ترسی ناوێت بەڵکو چۆنیەتی مامەڵەکردن لەگەر ئەو پەیوەندیە گرینگە کە کاتێک پەیوەندیەکە دروست دەکەی تۆ دەبی لەسەر ئەساسی بنچینەیەک ئەو پەیوەندی دروست بکەی نەک بە شوێیەکی هەڕەمەشی بچم سەردانی فلانکەم بچم سەردانی فلانکەم نا بۆ سەردانی فلان کەس دەکەی لەسەر چەس بنچینە ئەو فراوانیە مەترسی ناوێت لەو کاتێک تۆ پلانەتەوی ئەگەر بەڵام بە شێوەیەکی هەڕەمەچی بچێن ناو پەیوەندیەکان لەگەر خاوەن هێز و دەسەڵاتەکان لەوانەیە پلانی ئەوان بچخوە لەوانەیە بکەوێن ناو پلانی وان بۆیە دەنێ کەسی پێشنگ مەترسە لە فراوانکردنی پەیوەندیەکان بەڵام چی دەبی سەرنجام تۆ پێش ئەوەی بچێنە ئەو پەیوەندیانە پێویستە پلانێکی تۆکمەت هەبێ گریمانێک دابنێ چەند گریمانێک دابنێ ئەو پەیوەندیە لە بۆ چییە ئەگەر بێت و بەم شێوە ڕوودا ئەم چ کارێک بکەم چۆن بتوانم خۆم ڕزگار بکەم چونکە پەیوەندی فراوانکردن کارێکی باشە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک دەفەرمێ المؤمن الذي يخالط الناس دارە کە ئەم تعبیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردنی يخالط الناس کە ناس هەموو کەسێک دەگرێتەوە خاوەندە سەڵات و بێدە سەڵات دەگرێتەوە بەڵام ئەمە کاتێک المؤمن القوي خير من المؤمن الضعيف کەواتە ئەو ئینسانی قوی چییە ئەو کەسێک کە لەگەڵ خەڵک تێکەڵ دەبێ کە دەستی پەیوەندی دروست دەکات پەیوەندیش لەگەر شێ دروست دەکات لەگەر خاوەن هێزەکان بەڵام لە سنووری سێ لە سنووری شەرعدا بۆیە كاتي المؤمن الذي يخالط الناس ويصبر على آذاهم أفضل من المؤمن الذي لا يخالط الناس زور ساكتر وزور باشتر أفضل يد لو باشتر بلوي توانا هي قوية هزي هي باسي المؤمن دكا بيغمر صلى الله عليه وسلم صفتي مؤمني دايتا بالي أفضل من المؤمن الذي لا يخالط الناس باشتر لو كسيكا ئیماندارە بەڵام لەگەر خەڵک تێکەڵ نابێت دەترسێ ترسی هەیە خەڵک کاریگەری لەسەر بکە بەڵکو کەسی پێشنگ ئەو کەسەیە کە کاریگەری لەسەر خەڵکە بۆیە دەچێت پەیوەندیە دروست دەکە بۆ ئەوی کاریگەری لەسەر ئەم خاوەندە سەڵات و هێزەی بۆ ئەوی بگۆڕانکاری لە هێزری ئەم کەسە بکە یان ئەم کەسە بڕوابینی کە پێویستە یارمەتی بدە بۆ ئەوی بتوانی ئەم خێرە یان لەم کارە لەم پەیامەدا بەشدار بی ويصبر على أذاهم هروها لسر ئەزیەتدانی ئەم خەڵکەشدا سەبر دەگرێ بۆ ئێوە پێوەرێکی تەواوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم حالمان دەدا بۆ ئەوەی کەسی پێشەنگ کەسی قودوە کاریگەری هەیە پێویستە لەگەر خەڵک تێکەڵ بێ بەڵام چۆنیەتی مامەڵەکردن لەگەر خەڵکە گرینگە تا پەیوەندیەکان فراوان بێت کارەکانت بۆ ئاسان دەبێت فراوانکردنی پەیوەندیەکان ئەگەر بێت و لە هەر شوێنێک کەسێک بناسی لە هەر جێگایك کەسێک بناسی بابرێن ئێستا کە من کارێکم هەیە لە دهۆک کارێکی داعوی کارێکی بانخوازی کارێکی بۆ پەیام بی لە دهۆک بی لە سلێمانی بی لە کەرکووک بی لە هەولێر بی ئەگەر بێت و کۆمەڵە خەڵکێک تێدا بناسم یا ئەو کەسانە بناسم کە خاوەن هێزن لە ڕووی دارایی لە ڕوو ڕاگەیاندەدا کارەکان زۆر بۆ ئاسان دەبێت تەنها لە پسپۆری خۆت پەیوەندی دروست مەکە کەمە یەکەم جار کە ئێمە باز دەکەین یەکەم پەیوەندی ئەو پەیوەندی دەبێت لەسەر ئاستێکی فراوان بی گومان تێدا نییە کە کاتێک ئەو ئاستە فراوانی دروست دەکەی خەڵکێکی زۆر دەناسی حتمما دەبی بێ ئەم خەڵکە تەصنیف بکەی و پلەبەندیان لێ بکەی هەروان بەبەست لەم پەیوەندیە بۆ گەیاندنی پەیام بێت زۆر جاروەیە ئەم فراوانەیە کە کەسەکە زیاد دەکە مەبەستەکەی بۆ ئەوی بگاتە سوڵتەیەک دەسەڵاتێکدا کە زۆر جاروەیە کۆمەڵە کەسێکدا کە پێشەنگی چاک بوونە بەڵام لەبەر ئەوەی ئەو پێشەنگبوونە لەسەر ئەساسی پلان نەبووە بەڵکو بە پلانی دەسەڵاتەکان بە پلانی خاوەن هێزەکان هینایەتیانە ناو خۆیان پەیوەندیان لەگە دروست کردیا خۆی دەی پێشەنگ دەست پێشخەربی لە دروستکردنی پەیوەندی بەڵام بەچێ بەو مەرجانەی کە خۆی دەوێت بەڵام ئەگەر بێت و خاوەن دەسەڵاتەکان هاتن پەیوەندیان لەگەر کەسێک دروست کرد کە کەسێکی پێشەنگە
لەو کاتی ئەوان پلانیان بۆ دانایە چۆن مامەڵی لەگەر بکەن بۆ چ دەچن ئەو پەیوەندی لەگەر ئەم پێشەنگە یا ئەم بانخوازە یان ئەم کەسە کە کەسێکە کە پەیامێکی هەیە دێن مامەڵی لەگەر دەکەن و هەروەها دێن عێلاقەی لەگەر دەبەستنەبی ئەساسێکە بی بۆیە سەروەرماوەکو باسمان کرد کە پێوەرەکەی دانایە کە پێویستە ئینسانی ئیماندار کە تێکەڵی خەڵک بێ و ئەم فراوانیە بەهێزکە کاتێک ئەمە باس دەکەین کە ئەم فراوانیە دروست دەکەین کە حتمەن لەو شوێنەی کە باسمان کە پەیوەندی لەگەڵ خەڵک دروستکردن هەمان ئەم شتانەی دەوێت ڕەوش هەستبەرزی و ئەخلاق و ئەو بابەتانی دەوێت ڕووخۆشی دەوێت قسە خۆشی دەوێت بەڵام هەندێک شتی دیش پێویستە کە تو دێ لەگەر خاوەن هێزەکان دادەنیشی پەیوەندی دروستکەی ڕەخنەگرتن لە چی بەڵام بەبێ بریندارکردن ئەمە زۆر گرینگە کە تۆ دێ لەگەر خاوەن دەسەڵات و نفوزەکان پەیوەندی دروست دەکەی بۆ ئەوەیە پەیامەکەی خۆتی پێ بگەینی یان بێتە هۆی ئەو یارمەتی پەیامەکەت بدا یان بۆ ئەوەیە تاکو ڕێگر نەبی هەمسێ حالەتەی هەیە یان لەگەڵمی کەوەکو من شتەکەم یان یارمەتیم دەدەین یان دەژم نابی تۆ دەبی خەڵکەکە بەو شێوە تەصنیف بکەی خاوەن هێزەکان بەو خاوەن دەسەڵاتەکان بەو شێوە لێ بکەی دەچی قسەی لەگەر دەکەیت پەیوەندی لەگەڵ دروست دەکەی بۆ ئەوەی هەمان پەیامی هەبی ئەو پەیامەی تۆ هەیتت تۆ خۆ خاوەن بە پەیامەکە بزانی و ئەگەر بێت و خۆی بە خاوەن پەیامەکە نەزانی بێ یارمەتیت بدا کە کارەکە ناکە یارمەتیت بدا اینجا یارمەتیکەدا لە ڕووی ڕاگەیاندن شێوەیەکە لە ڕووی دارایی شێوەیەکە لە ڕووی زانستی شێوەیەکە لە ڕووی کۆمەڵاتی شێوەیەکە لە ڕووی دەسەڵات شێوەیەکە ئەگەر بێت و نەلەگەڵتدا نەیارمەتی دەدا دژت نەبێ وی لێ بکەی کە تەنها دژت نەبێ ئەوەش هەدەبیتە فەئین لەم تؤمنونی فاعتەزیلوا ئەگەر بێت ئەوەی بڕواتان بە منیە ئەوە ڕێگان بدەن کاتێک موسا دەچی دەستە لای فیرعون ئامۆژگاری دەکات عێلاقەی لەگەر پەیوەندیەکی هەیە لەگەر فیرعون دەخوات پەروەردگار ئەو پەیوەندیە دروست کردیا لەگەر ئەم دەسەڵاتدارە ئەم دەسەڵات بۆ ئەوی سبەینەی کاریگەری بی زۆر بە ئاسانی بکاتە فیرعون موسا عەلەیهی السەلام یعنی پاش ئەوەی کە بە منداڵی لەوێ گەورەکرایە کاتێک دەستە لای کە ئایا تەنها قسەی خۆش ڕەخنەگرتنە مزامەلەکردن کە ئێمە باسی مزامەلەکردن دەکەین کە لەگەر تەمەشا دەکەین کە موسا بەو شێوەی کە مامەڵە لەگەر فیرعون دەکات ئەگەر بێت و خاوەن هێزەکە خاوەن دەسەڵاتەکە ئیمانی بوو بڕوادار بوو فقولا لهم قولا لينا خوای پەروەردگار قسەی نەرمونیانی لەگەر بکە لەگەر فیرعوندا مزامەلە بەبێ دوو ڕۆی کە لەگەر کەسێکی خاوەن هێز و خاوەن دەسەڵات قسە دەکەی تەمەشا بکە چ سیفەتێکی جوانی تێدایە چی سیفەتێکی باشی تێدایە ئەم سیفەتای کە تێدایە حەقیقەت تۆ مەدحی دەکەی تۆ مزامەلەی دەکەی ئێمە ئەو مزامەلەی موسڵمانە مزامەلەیەکی حەقیقیە بەڵام مزامەلە کاتێک خەڵکی دی مزامەلەی دەکە مزامەلەیەکی ناحەقیقیە لەسەر بنسینەیەکی دووڕۆییە جاروەیە بەڵام ئێمە باسی مزامەلەیەک دەکەین کە لەگەر خاوەن هێز و خاوەن دەسەڵاتەکان بکرێ پێویستە کە هێزیان هەیە مزامەلەیەکی دووڕۆیی نەبی لەسەر بنسینەی نیفاق نەبی لە پاشەوەی کە کاتێک سوڕاوە زەمی بکرێ بەڵکو بەو شێوەبی کە ئەم سیفەتەی تێدا ئەم سیفەتی تێدایە وەکو دیارە لە ژیانی سەروەرمان ئەگەر بێت و ئەم بابەتە گرنگی زۆری پێداوە کە کاتێک دەمێنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم عیلاقەی زۆر فراوان کردی کاتێک لە دەعوەدا بووە کە گەڕان بە دەوروبەری مەکە شاری مەکە بۆ فراوانکردنی ئەو پەیامەی کە هەیە بۆ گەیاندنی پەیامەکە هاتی ئەو پەیوەندیانەی فراوان کردیەوە کاتێک سووە لەگەر ئەو کۆسانە دانیشتیە کە خاوەن قەبیلە بوونە هۆز بوونە و هەروەها سەر بوونە تاکو بتوانی ئیشەکەی بۆ ئاسان بکە هەروە کاتێک دەبینی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بە دەرفەت دەزانی کاتێک خەڵک دێ سەردانی مەکە دەکا لە کاتی ڕۆژانی ئاسایی هەروەها بە تایبەتیش لە کاتی حەجکردن کە خەڵک لەو کاتیش داهاتە حەج پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دەرفەت دەزانی ئەم پەیوەندیە بێ فراوانکە لەگەڵ خەڵکدا ئەو پەیامەی کە هەیەی بگەینتە فلان و فلان و فلان و فلان بۆ دەبینین ئیسلام زۆر بە سەریعیتیە بڵاو دەبێتەوە هەرە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەبینین کە دانیشتووە لە پاش ئەوەی کە بەیعی عەقەبەی یەکەم و دووەم دەکە لەگەر لەگەر سەرەکان ئەمەیە پێی دەوترێ کە فراوانکردنی پەیوەندیەکان لەگەر خاوەن دەسەڵاتەکان نفوذەکان بۆ ئەوەی کاتێکی چاکت چییە کاتێکی چاکت بۆ بگەڕێتەوە هەرە پێغەمبەر صلی الله علیه وسلم ناردنی نامە
بۆ ڕۆم و فارس و هەروە ئەو کەسانەی کە لەو کاتی دەسەڵاتیان هەبووە کە داوایان لێ دەکە کە بێنەچی کە بێن موسڵمان بن و هەروە بین یارمەتی بدەن. کەواتە خاڵ یەکەم کە خاڵێکی زۆر گرینگە کە پێویستە ئەو کەسەی پێشەنگە بتوانێت کە ئەم پەیوەندیانە پەیوەندیەکان فراوان بکە لەگەر ئەو کەسانەی کە خاوەن دەسەڵات و خاوەن نفوذن. انشاءالله لە بەرنامەی دووەمدا باسی دووەم بنچینە دەکەین، دروستکردنی پەیوەندی قوڵ لەگەر ئەو کەسانەی کە هێزیان هەیە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.